ئەمڕۆ هاتووم کە ژینگەی کوردستانەکەم پاک ڕابگرم و بە خەڵکیش ئەڵێم کە پیسی نەکەن، هاتووین بە کاری تیمەکەمان ژینگەکەمان پاک ڕابگرین. ئێمە پەیاممان ئەوەیە کە مناڵەکانمان فێری ئەوە بکەین لە ڕۆژی ژینگەیە کە ژینگەی وڵاتەکەیان بپارێزن، پیسی نەکەن. ئەوە تاوەکوی بینن کۆمەڵێکی زۆر پیسی و شت بڵاو کراوەتەوە لەم ناوە هەمووی پاژماوەی خەڵکە. ئێمە ئەمانەوێت ئەمان جیلێکی وا پەروەردە بکەینکەوە لە گەورەبوونا هەر لە مناڵی و فێری ئەویان کەین کە گەورە بوون ژینگەی کوردستانەکەیان بپارێزن، پیسی نەکەن. هەموو ئەم باخ و شتانی کە هەیە بۆ خزمەتی خەڵکە لەبەرەوە پێویستە پارێزگاریان لێ بکەین. ئێمە لە ڕۆژی ژینگەی کوردستانە داوا لە تەواوی خوێندکاران و قوتابیانی بەڕێزی سەر تاسەری هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەڵەبجە شەید و بە تایبەتی تر قوتابیانی قوتابخانەکەمانەکەین کە پارێزەری ژینگەی شارەکەمان بن و ئینشاءڵڵا بتوانن هەر کەس لە ئاسی خۆیەوە نەمامێک بنێژێ بۆ ئەوەی ژینگەی داهاتووی هەرێمی کوردستان ژینگەیەکی پاک و بێگەرد بێ. تاکو و گەورە بێت ئەخۆم خزمەتی بکەم لەبەر ئەوەی ژینگەکەمان پاک و خایەن ڕابگرین و سەوز بێت. ئەمڕۆ درەختم هێناوە بۆ ئەوەی خۆم بینێژم و ئاوی بەم تاوکو سەوز بێت و ژینگەی هەڵەبجە سەوزتر بێت. ابروکه برو هلکب تروشا شینگه هزان کوی ازا خوب باشه دلکوتی آزانست رو بوینه بساس کردن ویستابالا که امشی وکولش نه بوین به ویستاباله دا مکار کری اوشی بکات بوش به دانانا پروژکت دا و ریسایکل مثلا ریسایکل مبوشی وی کار کری نت دا شین ام تشتاک پاوشین ام دی سبا ریسایکل که بود که این دوباره کار بینیم بوجه تشتاک جوانتر و مزرعه که جوانتر. اما پشکا ژینگه امرو بینه بدانانا و بیستاوالا که بو قطابیان و پتر زانینا همی بشان که ژینگه چیه دو بو قطابیا بهت دیار کردن اهمیت ژینگه گلک پروژکت دیده هنه گوتن سر هندک بابت دیار کردی بونمونه فایده آوه و دیچه آوه پاقش کی ما اركي بيرو سامت زارين في خوين بخشينه يعني الجاب هي بيتن فيري بيتن هر كارك بيتن ملات ما بيت في بيتن امد برهفين خوين اخو بريجين چالاكيت جينگه هر چاندنا دارايا خوين بخشينه سردانا مدرسه كان بو کو نشا قطب یاب دین کار ارکه جینگه چنو اینا مجی هزار دو یا پیشمرگ پارس ناجینگه فرزانی افریقا هوا کا خوین بخشینه رابن البنک خوین الدهو که هر بزاف چالاکی کا بیتن جینگه و جیانا ولات خو پاریس لما افریقا ما فرزانی به هوا بخشن هوا خوین بخشینه جی افریقا البنک خوینه پترش پنجی پیشمرگ ما آماده کرینه